بیرتانە لە بەرنامەکانی ڕابردووە باسی ئەومان کرد کە گەنجێک لە ئەڵمانیا و بە پاسکیل هاتۆتۆ بە هەرێمی کوردستان ئەوە چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێش بوو کە چۆن گەنجێک توانێت ئەو ماوە زۆرە بە پاسکیل تێپەڕێنێ و بگاتەوە هەرێمی کوردستان وە بچێتەوە ناوچەی هەورامان کە زێدی خۆیەتی. ئەو گەنجە ڤیدیۆی سەرنجڕاکێشی تۆمار کردبوو لە سپۆرت مەگەزینەوە لە کاتی گەشتەکەیە کە بەرەو هەرێمی کوردستان و یاخۆ بەرەو پارێزگای سلێمانیە هات ئێمە لە بەرنامەکەی پیشانمانان چەند ڕۆژێکە گەشتوتەوە هەرێمی کوردستان و تەواو ماندوو بووە بۆ ڕێگایە و ئەمڕۆژ ئێمە ماندوومان کردووە لە ناو ستۆدیۆ میوانداریمان کردووە ئەویش کاک پەیوەند هەورامیە. کاک پەیوەند سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێی. ئەمەیە باسیەوە بکەم کە ئەو هەموو ڕێگایە بۆچی هەڵەبژارد تا لە ئەڵمانیا بێتەوە بۆ هەرێمی کوردستان بە پاسکیل؟ کاکەروان زۆر سپاس سەرەتاکە ئەم دەفەتان بە من بەخشی لێرە بم. ڕاستی بۆ گەشتەکەم بە پاسکیل بڵێن بۆچی پاسکیلم هەڵبژارد ئامانجێکی زۆرم هەبوو کە پاسکیلم هەڵبژارد. باشە یەکێک لە ئامانجەکان ئەوەیە کە ئەوە بوو کە بۆ خۆم حەزم لە گەشتکردنە حەزمە کرد کللتور و نەتەوەی تر بناسم نەتەوەی کللتوری ئەو وڵاتانی کە لەسەر ڕێگاکە من بەڵێ بۆیە پاسکیل باشتر ڕێگایە بۆ ئەوی لە نەتەوەیەک نزیک بیتەوە. بۆ وەرزشکردن پاسکیل وەرزشی پاسکیل ینی هەم هۆکارێکی گواستنەوەیە هەم وەرزشکردنیشە. ڕاستە هۆکارێکی تر ئەوە بوو کە وەرزشی پاسکیلکردن بڵێن وەرزشی پاسکیل سواری بە خەڵک بناسیێنم بە تایبەتی بە کورد. کە یەکێک لە هۆکارەکان ئەوە بوو کە ئەگەر من بتوانم بگەمەوە هەورامان بە پاسکیل لە ئەڵمانیاوە بە هەورامان ئیتر لەوانەیە کەسێک تریش بیر لەوە بکاتەوە بەڵێ من ئەتوانم بە پاسکیل بچمە سەر کارەکەم بە پاسکیل بچم بۆ سەردانی کەسێک بە پاسکیل بچمە بازار و پاسکیل گەشتێکی کورد بکەم لە نێوان شارەکانی کوردستانە. ڕاستە هۆکارێکی تر ئەوە بوو پاسکیل دۆستی ژینگەیە جوانە ژینگە پیس ناکات. ڕاستە و ئەم ویست بۆ ژینگە شتێ بکەم بۆ ژینگە بۆ منە ئەم توانی هەموو 100 کیلۆمەتر ناوامێکم چاند ینی ئەم ویست شتێک بە ژینگە ببەخشمەوە بە سروشت بەخشمەوە بە ئەستێرەکەمە ببەخشمەوە. باشە ینی گەشتەکەت بە پاسکیل ئەنجامداوە نەمامیش ناشت ئەچینە وردەکاری زیاترەوە بەڵام ئەمەوە بڵێم کە لە ئەڵمانیا بووی باسیەوە ناکەم چۆن ڕۆشتی بوو ئەوەیە هەڵبەت چیرۆکی دیکە هەیە و وردەکاری زیاتر هەیە لە ژیانی تۆیە کە وەرزشکار و پێشتر یاریزانی بالە بووی لە هەرێمی کوردستان یاریت کردووە. لە ئەڵمانیاوە چۆن دەستت پێکرد بەم گەشتە و بڕات بەوە هەبوو کە گەشتەکە تەواوەکەی بەوە؟ بەڵێ ڕۆژی چەند دەست پێکرد؟ یەکی پێ دەستم پێکرد. باشە بەڵێ ڕاستی پێشتر ئامادەکاریم بۆ کرد بوو بەڵام ئیتر ڕۆژەکەی دیاری نەکراو بوو بۆیە یەکی پێنجم هەڵبژارد. باشە ینی ڕۆژێک پێش ئەوەی پێشێکی پێنج سبێنێ ئەڕۆم لەسەر ئاوە. بەڵێ اینجا متمانە بەخۆم هەبوو متمانە بەخۆبوون زۆر گرنگە ئەگەر کەسێک وەردش بکات ئیتر هەر وەرزشێک بێت چونکە ماسوولەکان ئەوە ئەکەن کە لە مێشکەوە بۆی دێت. جوانە دڵنیام متمانم بەخۆم بوو کە ئەتوانم بگەمەوە هەرێمی کوردستان ئەتوانم بگەمەوە وەرامان و ئەتوانم زیاتریش بڕۆم ئەگەر خۆم بمەوێت. ڕاستی خۆی من ئەم ویست پلانم دانابوو کە بە 45 ڕۆژ بگەمەوە زاخۆ 45 ڕۆژ بەڵام من بە 34 ڕۆژ پێم وابێ لە زاخۆ بم بە 33 ڕۆژ لە زاخۆ بم ینی 34 ڕۆژ زۆر لەوە خێرات بڵێ ینی دڕۆژ زووتر گەیشتمەوە کوردستان. چۆن ئەمە زیاتر ڕۆشتی لە پلانەکەی تویان گۆڕانکاری چی بڕوویە؟ ڕاستی گۆڕانکاریەکە هەمووی لەشە 3 ڕۆژی سەرەتا بەپێ پلانەکەمە ڕۆشتم هەموو ڕۆژێ 100 کیلۆمەتر دوای ئەوە ماسوولکەی لەش ڕادێ پێی باشە ماسوولەکان بەهێز دەبن ماسوولکە ڕادێ پێی گونجاندن لەگەڵ ئەو دۆخی کە تیایت. بەڵێ ئیتر دوای ئەوە 130 کیلۆمەترم ئەبڕی پاشان 150 کیلۆمەتر هەندێک ڕۆژە بوو 200 کیلۆمەتر لێقڕی. لە ئەڵمانیاوە کە دەست پێ کرد هاتیتە کوێ و چیش لەگەڵ خۆتە هەڵگرت بوو بەدەر لە پاسکیلەکەت؟ لە ئەڵمانیا سەرەتا چوومە پۆڵەندا پاشان گەڕامەوە بۆ ئەڵمانیا دووبارە ئەوجا چوومە چیک. باشە ئیتر لێەوە بۆ نەمسا و بۆ گەڕایتەوە. ڕاستی ئەم ویست هەر پۆڵەندا بینم. بەڵێ ئەو شتانێک کە پێم بوون کەلوپەلی خواردن ئامادەکردن جلوبەرگی بۆ گۆڕنی جلوبەرگەکانم. باشە خێمەم پێ بوو بۆ خەوتنیشە و کیسە خەو بڵێن دڕۆنێکم پێ بوو کامێران پێ بوو ئەوەی ئەو شوێنانە پیشانی خەڵک بم کە ئەیبینم نەکتەنها خۆم جوانیەکان بۆ خۆم هەڵ نەگرم. ئەوە کۆمەڵێک وێنێ ئەمە کوێیە کە پیاە هاتوویت ئەمە تۆمار کردووە؟
ئەم ڕێگایە ئەوە پێی ئەڵێن ڕێگای ئاوریشم باشە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوادا باشە بەڵێ ئەوە تورکایە بەڵێ تورکایە ڕێگە دوور درێژە بێگومان لەسەر ئەو ماپەی کە تۆ ئیشی لەسەرەکەی پێشتر تێستکرد بوو خۆت چەند جارێک پێچیتەوە تا لەکوێوە باشە کوێ هەڵگەری لەکوێوە بیت مەترسی دوورکەویتەوە ڕاستی پلانێکی وام دۆرانە بوو ینی پلانەکەم ئەوە بوو بەشی یەکەم پلانەکەم بگەمە تورکیا بەشی دوین پلانەکەم هەورامان ینی ئەگەر کەسێک بێوێ گەشتێکی لۆ جارە بکات باشتر وایە پلانی زۆر دانێت چونکە ئینسان تووشی سترێسە بێت پلانێکی کوردانێت پلانێکی کەم ئیتر ئەوی تری خۆی جێبەجێ بۆ خۆی بەڵێ پلانەکانی تۆ پلانی ئانی بوون ینی پلانێکی زۆر کەمم دانابوو ئەموت ئەڕۆم بەرەو خۆر هەڵات ئیتر ئەوی تری بڵێن خۆی گەشتەکە پڕچێشتر دەکات کەشتەکان سپرایز بنیانی ئەمە کێ بوو ئەوەیان کەپەدۆکیایە تورکایە هەر لە تورکیامان بڵێ لە دوای چەند ڕۆژ بەتایبەتی بۆ ئەو شوێنە 200 کیلومتر لێ خڕیوە ئاراستەیەکی ترا ینی تەنها ئەو شوێنە ببینم ئەو شوێنە چۆن دەستنیشانە کرد و تا بچیت ئەوێ لێ مایتەوە لێ مامەوە شەوی لێ مامەوە بەڵێ شەو لێ مامەوە هاوڕەیەکم هەیە لە تورکیا بڵێن ئەو وتی حتمما ئەوێ بچی بۆ کەپەدۆکیا ئیتر لەوێ شوێنێکی زۆر خۆشە شوێنێکی کۆنا ئەم شوێنە ئەوەی سەرنجی من ڕاکێشە خانووەکان لەناو شاخەکاندان خەڵکی پێش 2000 ساڵ 3000 ساڵ لەوێ ژیاون ینی خانوویان دروست نەکردو پێش هەمووی ستۆری ئەوڕێ خوێندبوو هەمووی شاخە بەڵێ شاخە و خانووەکان لەناو چیاکەدان چیاکەیان هەڵکۆڵیوە دەرگایان ژوور و پەنجەرە و حەمام و هەموو شتێکی لەوەیە ینی خانووەکان بە کامل چیاکەن خانووەکان باشە تۆ باسیەوەت کرد کە لە ئەڵمانیەوە هاتوویتە چیک و وڵاتەکانی دیکەت کردووە هەموویشی نەمامەتیان ناشتووە بەڵێ باش لە چه وڵاتێک زۆر ئاسوودە بوویت کە پیاە هاتووی وڵە چه وڵاتێک ڕوبەڕووی کێشە بوویتەوە لە وڵاتی ڕۆمانیا زۆر ئاسوودە بووم لە وڵاتی ڕۆمانیا پێشتر خەڵکی لە ئەڵمانیا پیانەوت من بەڕۆ بۆ ڕۆمانیا بۆ ئەیانوت وڵاتێکی مەترسیدارە خەڵکەکەی لەوانێت پاسکیلەکەت بزن لەوانێت تووشی کێشت بکەنەوە بەڵام لە ڕاستیا ئینسان نابێ بڕیار لەسەر شوێنێک بدات لەسەر کەسێک بدات تا خۆی لەوێ نەبێت بەڵام کە هاتمە ڕۆمانیا شتەکان کۆمپلێت پێچەوانە بوون خەڵکی زۆر باش بوو خەڵکی سڵاویان لێ کردم میوانداریان کردم زمانیشان نەئەزانی یعنی ئەوان بە ڕۆمانی قسەیان نەکرد من بە هۆرامی قسەمە کرد بەڵام بە ئیشارە لە یەکتری ماتی ئەگەیان داواتیانە کردم بۆ ماڵەوە خواردنیان لەگەڵ دابەشە کردم خەڵکی فەقیرە ڕۆمانیا چەند ڕۆژ هەژایتەوە 7 ڕۆژ لە ڕۆمانیا 7 ڕۆژ مامەوە شوێنەکە و پێ خۆش بە زیاتر مایتەوە کەمتر لێمە خوڕی ینی زیاتر لە مامەوە بەڵێ هەندێک کات هەمیشە من تا ئێوارە لێ ئەخڕم بڵێن تاوەکو ینی بە ڕۆژ ئاوابووی بە شەوە نەمایتەوە تا خۆر ئاوا من لێمە خوڕی بەڵام لە ڕۆمانیا هەمیشە 2 ساعت پێش خۆراوە بوون کەسێکم ئەبینی و لەگەڵی ئامامەوە بە منە خێزانێک داواتیانە کرد بۆ ماڵەوە ئەوان چیرۆکەکەی تویان ئەزانی لە ڕووی خۆتەوە لە ڕێی خۆتەوە زانیانیان لە ڕووی میدیای ئەو وڵاتەوە باسی کرد ڕاستی لە ڕووی خۆمەوە لە ڕێگای خۆمەوە چیرۆکی خۆم بۆ گێڕانەوە لە ئەڵمانیاوە هاتووم ئەمێ بڵێم لە ئەڵمانیا دەست پێ کردە ئەمێ بەرە و کوردستان بڕۆم ئیتر پاسکیلەکەیمانە بینی کە سادە بووم ینی بەرگێکی سادە وەکو خۆیان ئەچوومە ناویانەوە زۆر گەر بتەوێت لە خەڵک نزیک بیتەوە بە شێوەیەکی سادە بچتە ناویانەوە بۆ یەمیش پاسکیل هەڵبدات بەڕاستی لە پاسکیل سادەتر مەگەر بە پێ بڕۆیت ئیتر ئەوان سەرەتا کەمێک قورسە بەڵام دواتر متمانە پەیدا بێت متمانە پەیدا بێت شەوان لە ماڵان ئەمایتەوە واسەکە لە ڕۆمانە بەڵام لە وڵاتەکانی دیکە ئەوەی کە پیشانیان لە تورکیا لە دەرەوە مایتەوە لە خێمەیە ینی هیچ مەترسیەکی دیکە و بە دروست نەبوو لە سروشتا مەترسی هەیە بەڵێ بەتایبەتی لە ڕۆمانیاش هەمیشە لە ماڵان نامامەوە ینی هەندێک کات لە سروشتا ئەمامەوە هەندێک کات بینای چۆڵ هەبوو خانووی چۆڵ کرا بوو لەوێ ئەمامەوە بەڵام مەترسی هەیە بەتایبەتی گیانداری دەڕەندە بە منە گورگی هەیە ورچی هەیە بۆیە دوور بووی لەو کێشانە بەڵێ خۆت خۆتە پاراست دوورم لەخۆش کێشەکە ئەوەیە ئەگەر کەسێک خوارد شتێک ڕووی یابێ نەتەوێ باسی کەی ڕاستی هەبوو بۆ منە بە شەوا گەم لە دەنگیانە بوو لە لورەی گورگ بەڵام بێدەنگی خۆم ئەپاراست بێدەنگە بوو ینی لابێ بێدەنگی سروش تێک بدەیت و خواردنەکەم دوور دەخستەوە لە خۆم چونکە ئەوان بۆ نەکەن و بەتایبەتی ئەسەر لە خۆرئاوای ئەوروپا دارستانەکان ئەبڕنەوە بۆ تەختە بۆ گیاندارەکان بۆ منە ورچ خواردن دەست ناکەوێت بۆیە دێنە ناو لاتیخانەوە ئەوەش مەترسیە بۆیە من خواردنەکەم دوور دەخستەوە لە خۆم تاوە خۆم سەلامەت بم بەڵێ گرنگ بە سەلامەتی گەشتوتەوە سپاس بەخوا باش خەڵکی ئەو وڵاتانەی دیکە تۆ لە فەیسبووکەی خۆتا باسێکەکەی لە ڕۆمانیا خەڵکانێکی
مرۆڤ دۆست بوون و دۆستانە بەڵام لە دوای ئەوە وڵاتێکی دیکە باسەکەی کە ئەتەوێ زوو بەجێ بێڵی بۆ بەڵێ ڕاستی ئەوە بولگاریا بوو لێ بووم یعنی من بە هەمان بیکردنەوەی بە هەمان وێنەی ڕۆمانیا لە مێشتا بوو باشە خەڵکی میوان دۆست و سڵاویان لێ ئەەکەم و ئەچم ئەیان ناسم کلتورەکەیان کە هاتمە ئەوێ تووشی شەوت بووم لە بولگاریا سڵام لێ ئەکردن وەڵامیان نەئەدامەوە زمانەکەیان نەئەزان یانی زۆر قورس بوو پەیوەندیان لەگەڵا دروستکەم بۆیە خواردنەکەشان زۆر ناخۆش بوو ئیتر بۆیە بڕیارمدا کە زۆر بە خێرایی ڕۆمانیا بولگاریا تێپەڕێنم و بگەمە تورکیا هەر لەوێ بوو 200 ڕۆژی دووەم 230 کیلۆمتر بڕی پاسکیل لێ خوڕی خۆی هەڵاتم تا خۆراوە لێم خۆری تر بەڵێ نیوەڕۆی داهات و چەند وڵاتە بڕی تا گەیشتە تورکیا؟ 7 وڵات 8 وڵات 8 وڵات 8 وڵات یان 9 وڵات 9 وڵات بە تورکیاوە 9 وڵات باشە لە ئەڵمانیاوە بچینەوە ئەڵمانیا هاتیتە کوێ دواتر کوێ هەتاوەکو گەشتە هەرێمی کوردستان ئەم ماپەی کە تۆ پیای هاتی ئەگەر یەکێک بیوێ بێتەوە چۆن بێت ڕێنمایی کێیەکەیت ئەگەر یەکێک بیوێ بێتەوە لە ئەڵمانیاوە بۆ نمونە یا لە ئەوروپاوە ڕێگایەکی زۆر ئاسان هەیە ڕووبارێک هەیە پێڵێن ڕووباری دۆناو ئەو ڕووبارە ینی هەمووی تەختە هەتاوەکو ئەگەیتە بولگاریاش ڕاستی من لێوە نەهاتم من ئەویست پۆڵەندا بینم تۆ چۆن هاتی من چوومە پۆڵەندا باشن گەڕامەوە بۆ ئەڵمانیا دووبارە ئەوجا چوومە چیک هاتمەوە بۆ نەمسا چوومە نەمسا دوای ئەوە سلۆڤاکیا دوای سلۆڤاکیا هەنگاریا باشە لە هەنگاریاوە هاتمە ڕۆمانیا بولگاریا تورکیا دوای ئەوە کوردستان دوای ئەوە چوومە عێراق باشە ئیتر لە مووسڵ بینیم ئەمیز مووسڵ بینم لێرە هاتمەوە کوردستان بەڵێ چوویتە مووسڵ جاگەڕایتەوە بۆ بەڵێ چوومە پاشان هاتمەوە کوردستان ینی ویستی ئەوێش بینیت ڕاستی ئەویش بەشێکە لە عێراق ئەیان وت مووسڵ پێشتر ئەو وێنەیەم لا بوو کە مووسڵ شەڕی تیاکراوە وێران بووە بەڵام ئەمویست ئەو وێرانەیەش بەشێکە لە عێراق ئەمویست ئەو وێرانەی بینی وێنەی بگرم ئاوارەکان بینم ینی وێنەیەکی شتێکە لە عێراق و پەیامی خۆتیان پێ بگەێنی بەڵێ سپاس بەخوا ینی تێقەڵی ئاوارەکانیش بووم لەوێ ینی زۆر سەرم سوڕما کە ئاوارەکان داوەتیان نەکردم خواردنەکان بەشیان ئەدام کە خۆیان هیچیان نەبوو ینی خۆیان شتیان لە پێداویستەکانیان لە ڕێکخراوەکان وەرەگرت لە هەمان قاتا خواردنەکەیان لەگەڵم لا بەشەکرد ینی ئەو شتە بوو کە من لە سەفەرەکانمە ئەمویست باشە لە شوێنێکا بینم درۆنەکە دەکەوێتە خوارەوە کامێراکە کە لەسەرێتی ئەوە چییە؟ بەڵێ ئەوە لە زاخۆ بوو ڕاستی درۆنەکەم بڵێن لە بەشی پێشەوە لە بەشی دواوە حاسی هەیە بەڵام لەلاوە نیەتی بۆیە منیش بە هەڵا لە بری ئەوەی بەرەولای ڕاست وێنەکە بگرم بەنی بلێ خڕم بەرەولای چاپ بەرەولای چاپیش گردێکی لێبوو درەختی لێ کۆتە خوارەوە زەرەری پێگەشتووە بەڵام ساز بەخوا سەلامەتە باڵەکانی شکاون ئەتر ئەوەم پێ بۆ گۆڕی من سەلامەتە ئەم ڕێگەیەت بڕی بە پاسکیلەکەت پێویستی بە گۆڕنی تایە هەبوو نەخێر تەنها لە تورکیا پاسکیلەکەم پەچەر بوو ئیتر لێوێ خۆت پەنچەری کرد بەڵێ بۆ خۆم پاسکیلەکەم بۆ خۆم دروستم کردووە پاسکیلەکە دروستکاری خۆتە بەڵێ ینی هیچ مارکەیەک نییە هیچ مۆدلێک نییە ئەتوانم بڵێم مارکەی پەیوەندەوەرامی ئەتوانین ئەوە بڵێن لەحیم کراوە لەحیمەکە بیرۆکەی خۆمە بەڵام خۆم لەحیم نەکردووە ئیتر پارچەکانی بۆ چ جیاوازێکی لەگەڵ پاسکیلێکی ئاساییە ڕاستی ئەوەیە کە پاسکیلەکە بە ئاسن دروستم کردووە قورس بوو پاسکیلێکی ئاسن بدەستمەوە بۆ گەشتکردن چونکە پاسکیلی ئاسن کەمێک قورسە و بەڵام زۆر باشە ئەگرێ بەڵێ ئەوانی کە گەشت دەکەن شوێنی دوور باشتر ئەوەیە پاسکیلی ئاسن برن ئەگەر بشکێت ئەتوانی بڕۆی بۆ ئاسنگەرە چاکی کاتەوە لە هەموو شوێنێکی دنیا ئەتوانی لە ئەفریقاش ئەتوانی پاسکیلەکە لە حینکەیتەوە لێ خوڕی بەڵام ئەگەر ئەلمنیۆم بشکێ قورسە چاک بکرێتەوە بۆیە ئاسن هەڵبژارد چ تایەکان چ جۆرێکی بۆ هەڵبژاردە بوات بەرگەی ئەو هەموو کیلۆمەتری کردووە چەند کیلۆمەتریش بڕیتەوە ڕاستی بۆ تایانە تایەکان پێش ساڵێک کڕی من لە ئەڵمانیا پێش ساڵی ڕابردوو 2200 کیلۆمتر پێ لێ خوڕین ینی 7000 کیلۆمتر بۆ تایانە لێ خوڕیوە ئێستا وەکو تازەوان مارکەیەکی ئەڵمانین لەوانەیە بێتە ڕێکلام بوویان بەڵام باشە ینی مارکێک زۆر باشن بەرگی ئەوەی گرتووە کە هێناوتەوە ئێرە زۆر باشن ینی وەکو نوێوان تایەکان بەڵام گرانن پارێکی زۆر بیاون بەڵێ ساماخیتە مۆزەخانەوە یا بێتەوە لە ڕاستیە ئەو پێشنیارم بۆ کرا کە پاسکیلەکەم بخەمە مۆزەخانەوە خۆشم بیرم لێ کردەوە بەڵام ئیشم بۆ پاسکیلەکەم هەیە دوای جەژن ئەمەوێ بەرەو خۆر هەڵات بڕۆم ینی پلانی دیکەەوە هەیە بەڵێ ینی گەشتەکەم ئەمە بەشی دووەمی گەشتەکەمە ینی بەشێکم ئەوە بتاب تەگەڕێتەوە ئەوروپا تورکیا بەشی دووەم کوردستان باشە ئیتر لە کوردستان پشوویەکە دەم خێزاقان ماڵامانە بینەوە دایک و باوکم پاسی ئەوەکەین کە کەشیتەوە هەورامان چیت کرد چۆن چیتەوە ماڵەوە
بەڕاستی زۆر جیاواز بوو لە گەیشتمەوە هۆرامان. چەند ساڵە جێرێشتون؟ 8 ساڵە. باشە. ڕاستی من ویستم بیکەمە سپرایز بۆ ماڵەوەمان بۆ هاوڕێکانمان، یعنی هەر بە سپرایز بڕۆمە لایەن بێ ئەوەی ئەوان بزانن، بەڵام کە گەیشتمەوە هۆرامان هەموویان لەوێ بوون، هەموو خزمەکانمان لەوێ بوون، هاوڕێکانم لەوێ بوون، بە پاسکیلەوە هاتبوون نانێک بە سیارەوە، ئەوجا فۆرسی هاتشە لەوێ بوو، تەندروستی لەوێ بوون، شەقامەکەیان گرتی بوو تا گەیشتمەوە هۆرامان، یانی شتێکی زۆر جیاواز بوو، زۆر خۆشحاڵی کردم. علاقەی سەمونم بینی بەدەستەوە چیەوە؟ ڕاستی چیرۆکەکەی زۆر دوور درێژە ئەو علاقە سەمونە، ینی دوور درێژ مەبەستم ئەوەیە 8 ساڵی خەیان ئەو علاقە سەمونە. کاتێک کوردستانم بەجێهێشت پرسم بە کەس نەکرد، بە کەسم نەوت ئەچم کوردستان بەجێ هێڵم، بۆ یەکە گەیشت مەزاخەوە تەلەفۆن بۆ خوشەکەم کردەوە لەبەر ئەوەی ئەو بەدایکم بڵێ کە من وستم پێم وت من ئیتر نایەمەوە ماڵەوە کوردستان بەجێ هێڵم. بەڵێ دایکیشم بە خوشەکەی وت پێی بڵێ ئەگەر ئێوارە هاتەوە علاقەیەک سەمون بێنێ لەگەڵ خۆی. باشە. ئیتر دوای 8 ساڵ کە گەیشتمەوە دووبارە هەورامان لەوێ پێشەوەی بگەمە ماڵەوە علاقە سەمونەکەم کڕی بۆ دایکم، ینی ئەم سەمونە 8 ساڵی خەیان 8 ساڵی خەیان گرنگەوەیە بە سەلامەتی پێ بگەیاندوە. سپاس بەخۆ. ئەوانیش لیان خواردەوە. بەڵێ. باش. ئێستا پلانەکەی تۆ لە دوای جەژن چییە؟ ڕاستی دوو پلانم هەن ئێستا. پلانێکیان ئەوەیە کە پلانی یەکەم ئەوەیە بەرەو خۆر هەڵات بڕۆم ئێران و یانی تا بگەمە ئەفغانستان نا تا بگەمە هندستان یان ئەوسترالیا. پلانێکی ترم ئەوەیە بەرەو خۆر ئاوا بڕۆمەوە وڵاتە ئەفریقیەکان بەرەو خۆراوە. دواتر بگەڕێیتەوە بۆ ئەڵمانیا؟ دواتر لێ هەر بە پاسکی بگەڕێمە ئەڵمانیا، ینی تا مەغریب و لە مەغریب بۆ ئیسپانیا و بەڵام زیاتر حەزم بڵێن هندستانم پێ خۆشە، یانی ئەم خۆر هەڵات. چۆن کێشەی چوونە ناو وڵاتانە چارەسەرەکە هیچ کێشێک نییە؟ دەچ ڕێگەوە لە ڕووی ڕێگە پێدانی بوون منە پاسپۆرتی هەڵگری پاسپۆرتی ئەڵمانی تۆ پاسپۆرتی عراقیم هەیە هەر. باشە. بۆیە زیاتر بەرەو ئێران مافیمانەوەی لەسەرە؟ بەڵێ بەڵێ. بۆیە زیاتر ئەم ڕێگایم هەڵبدار چونکە بۆی بە پاسپۆرتی عراقی ئاسانتر ئەتوانم بچمەنە وڵاتەکەەوە، بۆ منە بۆ ئێران هەر ڤیزای ناوێت، یان بۆ تورکیا شتێکی وای ناوێت، هەر سری ڤیزاکەیان نەکردم. ڕاستی ئەمویست بەرەو ئەفریقای باشوور بڕۆم پاشان لێەوە بەرەو کوردستان بگەڕێمەوە. ینی هۆکارەکە ئەوە بوو کە خۆر هەڵاتم هەڵبژارد. ئێستا هەڵسانگاندن بۆ ئەو کردووە بۆی تووشی ئەو کێشانە نەبیت؟ بەڵێ بنم لێ کردوێتەوە. بەڵێ. باشە. ئەمەوەیە کۆی گەشتەکەی تۆ کە باست کرد بۆمان بە خێرایی پەیامی تۆ بۆ خەڵکی چییە بۆ وەرزشکردن بە تایبەتی بۆ پاسکیل سواری و پاراستنی ژینگە؟ بەڵێ. ڕاستی پەیامی من ینی دوو پەیام هەبوون کە پەیوەندی بە پاسکیل ینی پەیوەندی بە پاسکیل و ژینگەوە هەبوون، بە وەرزش و ژینگەوە. پەیامی یەکەم ئەوەی کە پەیوەندی بە وەرزشەوە هەیە، پاسکیل سواری وەرزشێکی زۆر ئاسانە، هەموو کەس ئەتوانێت پاسکیل سواری بکات، ینی تەمەنت 80 ساڵ بێت 90 ساڵ بێت هەر ئەتوانیت بە پاسکیل بچی بۆ سەرکار، یان بە پاسکیل بڕۆیتە دەرەوە و هەرزانە زۆر هەرزانە، هەموو کەس ئەتوانێت پاسکیل بکرێت. و بۆ تەندروستی لەش بەهێز دەکات. کاکەروان من ماوەی 14 ساڵ پاسکیل لێ خۆم، 14 ساڵ نەخۆش نەخەوتم. سەرمان بووە تەنها ئەویش سەرمان بووە لە دەرەوە، ئەگینا نەخۆش نەخەوتم. بۆ منە قاچەکانت بەهێز دەکات، هەموو لەش ئەژنۆکانمان قاچمان هەڵەگرن کە پاسکیلت لێ خوڕی ئەژنۆکانت بەهێز بن، ینی کێشەی چوونە ڕۆشتنت نامێنێ. ئەوە سوودەکانی باز ناکرێن، ینی کاتێکی زۆری ئەوێ دەکرد باسی سوودەکانی پاسکیل سواری بکەین و بۆ ژینگەش پاسکیل سواری ژینگە پیس ناکات، دۆستی ژینگەیە. ئەتوانی بڕۆیتە هەموو شوێنێکەوە بە پاسکیل. ڕاست جوانە. زۆر سپاسی تۆکەین، هیوای سەلامەتیت بۆ خوازین، هیوادارین گەشتەکەت بە سەلامەتی بگەینەوە شوێنی خۆت و دووبارە بە خێراتنەوە دەکەین و سپاس بۆ پەیامانەشی کە لە ڕێی وەرزشەوە لە ڕێی سپۆرت مەگەزینەوە گەیاندت بە خەڵک. سپاس بێ ئەوەکە خێران، سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بێ.